ئازیزانم خۆشەویستانم سڵاوتان لێبێت و بە خۆشحاڵیەوە بەرداوامی لە پێشکەشکردنی پرۆگرامەکەمان فەرموو کاک عوسمان ئەتوانی بەڵام بدەیتەوە. سەبارە بە هەندێک تێبینی کە لەسەر بیربۆچوونەکانی خەسرە و هەمە یەکەم حەق نییە بە ناوی منەوە قسە بکە، حەق نییە بەخۆی لەخۆی بە من بڵێ وەکشی بە ناوی تۆ بۆ نمونە ئەڵێ تۆ بۆ نیگەرانی لە سندیکایەکی بیناسازی دوست بۆ کوانی گەرانم لە چۆ باسم کردو لە چۆ قسەم کردووە بێچوانەوە زۆر بەڕێزەوە سەیری هەر ڕێکخرا و گروپ و کەسانێک کەم بکە دیفاع لە کرێکاران بکەن لەکوێ من بە درێژایی مێژووی ڕابردووشم و ئێستەشم کە ئەم ڕێکخراوە دووسێ جار دروست بوو هەڵەشات و ئاخر جاری لە چەند ماوەیەکی لەمە و پێش شەژمانێکی لەمە و پێش شەژمانێک لەمە و پێش لە سۆلیدارەتی 34 کرێکار کۆ بوونەوانێ هەڵبژاردنیان کردووە حەو کەسیان بۆ خۆیان دیاری کردووە بەپی یاساکەی ئێمە بێت ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە باسی یاسا ئەم دەسەڵاتەکە یاساکە بێ ئەوێ 51 کرێکار لیژنێکی سێکەسی بۆ خۆیان هەڵبژێرن لیژنێکی سێکەسی نوێنەرایەتی ئەو شوێنەکەن ناکرێت 34 کەس کۆ بێتەوە نوێنەرایەتی سندیکای ڕێکخراوی کرێکارانی هەموو کوردستانکە بەڵام لەگەڵ ئەوەشا من هەر ڕێزم لێگرتووە ڕێزیشی لێگرم حڕێتی خۆیەتی ئازادەتیایە یەک کەلیمە نەڕسمی نەناڕسمی ڕۆژێ لە ڕۆژان من لە شوێنێک دەبە سعادەکە پرسیارەکەم وە سندیکای کرێکارانی بیناسازی کە تۆ سکرتێرەکەیت سربەخۆیە لەو سندیکایانەی کە لە ساڵی 92 بە پەرلەمانی ئەحزاب و بەشدارەکانی دروست یعنی سربەخۆی ئەگەر سربەخۆی با بزانین ئەگەر لە هەمان سیستەمای بۆی قسەی جا من با قسەکانی تەواوکەم جوابی ئەوە شێ دێمەوە گەر بیرم چۆ بینم ئێستا جوابی بدەرەوە کەسە سوودی ئەفکارەکانم نەبچڕێ ما مناقەشە ناکەم من لەبەرەوە من ئەوە هەر کەسێک لە هەر ناوەندێکە کار و چالاکی و جم و جۆڵ بکە ئەنجایتر ئایدۆلۆژیاشی لە پشتەوە بێ حیزبیشی لە پشتەوە قەنەعەت بێ حەقی خۆیەتی من نەدەژی بووم نەدەژیشیم ئەمە نقطەی ڕقمێک با بچێتە ئەولاوە و بەڕێزیشەوە سەیری هەموو جوودەکانەکەم هی هەر کەسێ لە هەر شوێنێکایی کات ئەمە نقطە ڕقمێک با بڕۆتەوە و فرە ڕێکخراوەیی من لەگەڵیان ئەمە قانونی پرۆژەی قانونی کاری تازەی عێراقا لە دوای ڕوخانی ڕژێمەوە لە لامە لە 2005ەوە بۆ 2012 5 تعدیلی بەدەست هاتووە لە مەجلیس شورای دەورەی عێراقی باسی تعدودی نەقاباتەکات کە ئەمە شتێکی باشە من تەئید یەکەم بەو ئاراستەیە لە سندیکا ئیشەکەم سندیکا بەو ئاراستەیە بەرم فشار لەسەر حکوومەت دروستکە کە پەرلەمانی کوردستان قانونی کاری تعدیل کردەوە ئەبێت تعدودی نەقاباتە بێت ئەمە پرۆژەی یاسای کاری عێراقی بەڵام هێشتا دەرنەچووە چونکە ئیتیجاهی سیاسی دینی قومی متطرف لە عێراق هەن ناوێت یاسا لە عێراقا دەربچێت لەبەرەوە من دژی فرە نەقابەیی نیم پێم وایە تەنافوس دروست دەکات دنیای ئەوروپا ئەوەی پێوتوین ئەمە نقطە بەڵام ئەبێ ئەبەش بزانین تعدودی نەقاباتیش ئەبێ بزانێت ئەسڵی کێشەکەی لە بینی نەقابە و حکوومەت و دەسەڵاتایە لەگەڵ خاوەنکارایە لە بینی کرێکار و سندیکا لەلایەک حکوومەت و خاوەنکار لەلایەک نەک لە بینی نەقاب و نەقابایە ئەگەر ئێمە هاتین کێشەی ئەسڵیمان ون کرد بە کێشەی جوزئیەوە خەریک بووین ئەمەش غەڵەتە بۆیە من تا ئەم لە حزێ بەڕێزەوە سێری ئەو هەر کەس و ئەوانە ئەکەم باسی جوهود و ئیشوکاری خۆمەکەم سەبارەت بەوەی کە من باسی خۆمەکەم دیسان دووبارەیەکەم باسی سندیکای بیناسازی ئەمە ئیتیفاقێکە لە 6 سێی 2012 لە کارگەیەکە ئیمزام کردووە بە خاوەنکار جوابی ئەوەم هەیە کە من باسی نیگەرانیەکەم یا باسی فرە ڕێکخراویەکەم مەبەسم چییە من قسەکەم لەسەرەوەی ئەگەر سەربەخۆی لە سندیکاکانی پارتی و پێشتر باسی دەڵاڵیت زەحمەت کێشان ئەگەر خسرەوە باسی ئەوەت کرد کە سەرکەن ئەمە ناوەکانە سەو دەکرێکاری کارگەی چی من تۆیە ناوەکانیانە من ناتوانم درۆکەم لەگەڵ ئیمزای خاوەنکارەکە و ئێمەیە کە بە خاوەنکارمان ئیمزا کردووە و چوە جێبە شێشی کردووە زمانی کرێکار بکرێ مانگانەکەیان نابێت لە 600,000 دینار کەمتر بێت کە 100,000 دینار بووە دابینکردنی پاس بۆ هاتوچۆیان پێداویستی ڕۆژانە و دەستکێش و کەمام و هەر هەمووی ئەمانە کە لە شوێن و ناوەندێکی کاری کۆمپانیایەکی تازە هاتووە نەمانشتۆ تێپەڕێ بەسەریا پێمان جێبەجێ ئەمە خزمەتکردنی کرێکار نییە پێم وایە بەڕێی من خزمەتکردنی کرێکارە وەکو کاخستر لە بیدایەتشا لە قسەیشی کەوتی من احترامی هەموو جوودیەکرم بیر و بۆچوونەکانمان ڕەنگە جیاواز بێ کاخسترەوە پێی وابێ بە شێوازێکی کارکردنی ڕێکخراوی بتوانێت لە کونفەیەکونێکە هەموو ئاڵوگۆڕێکی اقتصادی و قانونی لە هەرێمی کوردستانە بە سندیکای من پێم وایە 20 ساڵە ئەمە سەرمایە لە کوردستانە باسیەکەی من پێم وایە ئەمە لەگەڵ دەسەڵاتە شەڕە ئاسان نایەتە پێشەوانێ سندیکاش هێدی بێدی و ئەگەر ئەگەر بازی ڕزگاری چینی کرێکارەکەی بە تەواوەتی لە چەوسانەوە ئەسڵەن خەباتی سندیکایی لە ئەوروپاش
ناتوانێت چینی کرێکار ڕزگارکە لە هەموو کۆتوبەندی خەڵاتی سیاسی هەمووی گۆڕێ بەڵام خەڵاتی سندیکایی تەواوکەری خەڵاتی سندیکای سەر بەخۆیە سندیکای ئەوە سەر بەخۆیە وڵام سندیکای کرێکارانی بیناسازی حەزەکەم پێ بڵێم لە چوارچێوەی سندیکای ناسە پێ دەڵم سندیکای کرێکارانی بیناسازی لە چوارچێوەی سندیکاکانی کرێکارانی کوردستانایە بەڵام لە یاسای ڕێخستنی سندیکایی کرێکاریە لەوانەیە بەڕێزت هەندێک زانیاری تەواوەتی نەبێت لە عمومی یاساکە هەبێ بەس لە تەفاسیلەکان نەبێ من پێم خۆشە بیخۆینتوانێ هەموو سندیکایەک لە چوارچێوەی کار و چالاکی فعالیەتیانە سربەخۆیی خۆی هەیە بەڵام لە کۆمەڵێک کشتی گشتیە ڕەنگە بگەڕێتەوە بۆ سندیکا بەڵام من بۆ خۆم نەمهێشتووە و ناژیڵم بۆش لەو سندیکای مامەتەوە کەس هەژمونی سیاسی سەر فەرزکا بەسەر منە بڵێ فڵانە فعالیە لە فڵانە شوێنامەکە کەسێکی تر سەر بە حیزبێکی دەسەڵاتە و کا خەسرە و ئەڵێ یان خۆی بیر بۆچوونی وایە پرسیارەکە زانانی کاوسمان تۆ سندیکایەکە دروست کردووە هەر کارێکت کرده بێ لە خزمەتی کرێکارانە بێ من پێم خۆشە بەڵام قسەکە لەسەرەوەی تۆ سندیکایەکە تێناوە باشە لە نێو سیستەمێکی سندیکاییە کە دروست بووە لە هەوڵەوانێ لە هەوڵەوە دروست بووە بە نێرایەتی کرێکاران دروست بووە فەرز کراوە بەسەر کرێکارە فەرزکراوە بۆچی فەرزکراوەستەواژەیە بەردەوام بەکارێن لەبەرەوەی ئازادی ڕێکخراوبوون لە کوردستانان نییە ڕێنادەن بەوە کرێکار خۆی بێتە مەیدان واقعی نییە لەبەرەوەی ئەگەر یاسایەکی کار هەبێ کرێکار گروپێکیان دروست کردو کرێکاری بیناسازی 34 کرێکارنی ئەو ئێستا ئەو 34 کرێکاری خۆی بەڕەوا بینێ بەڵام کرێکارانی بیناسازی ئەڵێ بۆچی 52 نەفەر هاتوون کۆبوونەتەوانەیە ئەڵێن ئێمە ڕێکخراوی کرێکارانی بیناسازی کوردستانی ئەی بۆ ئەوە بەڕەوا نبینەوەی خۆی بەڕەوا بینێ معلومە کە ئەوە شتێکی تیا هەیە ئەو ژەوەیە کە ئەم سندیکایە لە چوارچێوەی سیستەمی سندیکایەکە دروست بووە کە دەسەڵات پێشێناوە من پرسیارێکەکەم ئەوەی کردوێتی زەر ناکە بەڵام قسەکە لەسەرەوەیە تۆ دەبێت داکوچی لە ئازادی ڕێکخراوە ئەم ڕێکخراوەیە ڕێگرە لەوەی کە حتا کرێکارانی بیناسازی خۆیان ئەنواعی ڕێکخراوی جۆرا زۆر پێک بێنن لەبەرەوەی کە یاسایەک نییە ئازادی ڕێکخراوبوونی کرێکاران لە ناوەندەکان نابێ ئللا ئەبێ نوێنەرانی ئەم سندیکایە لەوانە کا عوسمان کاک عەباس کاک مەحموود کاک هەرسێ بڕوا بۆیان دروستکە نەک ئەوەی کە خۆیان بە قانون ئازاد بن هیچ کەس دەخاڵەتیان تیانەکە بێن ئەوە بێ من ئەڵێم ئەگەر باسی کرێکاری باسیەکە منیش زانم کە سندیکا کاری ئەوە نییە کە کرێکار لە چەسانە وەرزگارکە کاری ریفۆرم و ئیسلاحات و باشکردنی باشتر زانی لە من زۆر باتی سندیکایی نییە لە خەڵستان ئەوە نییە ئەوە نییە بەڵام ئەم سندیکایە بەڵام ئەم سندیکایە وەرنسیکەن لەم 20 ساڵەیە لەم 20 ساڵەیە لە هەموو سندیکاکانی کوردستانەوە کە دەسەڵات فەرزی کردۆ بەسەر کرێکارە بەخودی سندیکاکەی کە عوسمانی شەوانێ لەم 20 ساڵەیە چەند جار کرێزیایی کردووە چەند جار سەعاتکار سنووردار کراوە چەند جار قوانینێ دەرچووە بۆ سەلامەتی شوێنی کار و سەلامەتی سەناعی و هەلومەرجی کاری کرێکاران چەند جار مەسائلی خانەنشینی و زەمانەتی کۆمەڵایەتی بۆ کرێکار ئاڵوگۆڕی پێکات و ئەمە دلیلەوەیە کە منیش ئەزانم کاک خەسەو ئەمێ پرسیارێکە لێ بکەم بەڵێ ئێوە ئەزمموی کاری حیزبی خۆتانە ئێمە ئەزمموی کاری حیزبی ئێوەمان بینیوە لە لەو کاتەوەی کە ڕێکخراو بوون لە کوردستانە ئێوە وەکو حەزابی تر ڕێکخراوی ئافرەتانتان دروست کردووە ڕێکخراوی دیکەی پیشەیتان دروست کردووە لە ناوەندە پیشەیە جیاوازەکانە ئەو ڕێخنەیە بەردەوام لە حەزابی دەسڵات دەگرن لە کوردستانە کە لە ناو تۆژی کرێکار و لە ناو چینە کۆمەڵاتەکانی دیکەی کوردستانە خەڵک ئەسەپێن خەڵک دروستەکەن بەڵام ئێوەش بە هەمان ئەندازە نوێنەرە حیزبەکانی خۆتانتان لە ناو چین تۆژە کۆمەڵاتەکانی دیکەیە بووە ئەمە بەچی پاساوە ئێمە حتمما ئەحزاب لە ناو چینی کرێکارە هەیە گرایشی حیزبی شوعیتە ناسیۆنالیستیە ئیسلامیتە ئەوانە گرایش و بۆچوونی فکرین بەڵام حیزبی ئەمە چۆنە ڕوانە لە ڕێکخراوبوونی کرێکاری ئەوەڵەن کاری ڕێکخراوی کرێکاری وەزیفەی کرێکار خۆیەتی هیچ کەس پێویست ناکات نمایندەجیکە هەر کەس نمایندەیەکە درۆ لەگەڵ کرێکارەکە هەر کەس بێ بە ناوی کرێکارەوە سندیکا دروستکە درۆ لەگەڵ کرێکارەکە باشە حیزبی ئێمە باوەڕی بۆ نەتیجە ئەندام و لانگەرەکان ئێمە هەوڵە دەین کرێکاریە گرتوو بێ ئێمە هەوڵە دەین کرێکاریە گرتوو بێ لە دەوری خواستی
ئینسانی ڕادیکال شارستانی ستانداردێکی باڵای ئینسانی لە دەوری ئەوە ڕێکخراو بێتە مەیدانەوە نوێنەری خۆی هەڵبژێرە ڕاوەسێ بەرامبەر بە هەلومەرجی خۆی خەباتکان مان بگرێ دەست دەکار بکێشێتەوانێ سەفی ئینسانێتی خۆی بەرامبەر بە کۆمەلگا ڕاگەێنێ ئێمە دیفاع لە ماکەین و ئەمە کاری ڕێکخراوی خۆیەتی پێویست ناکە ئێمە لە هیچ کاتێک نەچوین لەسەرەوانێ چوار ئەندامی خۆمان دایم بڵین وەرن ڕێکخراو دروست زۆر سپاس بەڵام سندیکاکانی ئێستا بە دەستپێشکەری ئەحزابێک کە ئەو کاتە لە بەرەی کوردستانی بوون دروست بووە کرێکار خۆی نەهاتۆتە مەیدا ئەمە سندیکای واقعی نییە ئەگەر لێرە و لێ نیەتێکی خێریەک و کە عوسمانی چوزانم چوار قڕانی قسمەتە جیرفانی کرێکارەوە ئەمە نایکاتە سندیکا میکانیزمی خۆی هەیە شێوەی کاری خۆی هەیە کە لە بنەڕەتەوە لەسەر خودی چینی کرێکار بێتە مەیدا عوسمان ئێمە 20 ساڵ نزیکی 20 ساڵ لە دوای ڕاپەڕینی خەڵکی کوردستانەوە تا ئێستا لە دوای ئەزمموی حکومڕانی کوردی و لەو فازە ئازادی لە کوردستانە هاتە ئاراوە 20 ساڵ لە ئەزمموی کاری ڕێکخراوی لە هەرێمی کوردستانە ئەبینین و نزیک لەو تەمەنەش لە ئەزمموی کاری ڕێکخراوە کرێکارەکان و سندیکاکان بەڵام تا ئێستا ئێمە چێ بینین یاسای کارێک نییە کە بەرگریکی ڕاستەقینە لە مافی کرێکار بکە بەرامبەر بە خاوەنکار لە کەرتی تایبەت و کەرتی گشتیە لە کەرتی تایبەتە یاسای باری یاسای فەرمانبەرانێکێتەوە ڕەنگە شتێکی دیکە بێ بەڵام لە کەرتی تایبەت ئەممانە بیمەی تەندروستی بۆ کرێکاران کە ئەو کرێکارەی تووشی نەخۆشیێکی کوشندا بێ هەموو سەرمای تەمەنی کۆ بکاتەوە ناتوانێت لە چارە بەشی چارەسەکردنی ئەمە ناکە زۆربەی پێویستەکانی تیکە کە ئەسالیبی سەرەتایی ژیانین بۆ چینی کرێکار سندیکای کرێکاران ئەمەی نەکردووە پێم ناڵی سندیکای کرێکاران دوای 20 ساڵ لە کاری ڕێکخراوەی نەیتوانێت ئەوەندە فشار بخاتە سەر دەسەڵات و فشار بخاتە سەر ناوەندەکانی بڕیار لە هەرێمی کوردستانە بۆ خزمەتکردنی چینی کرێکار کەی ئەیکا و کەی ئەتوانێت چی بکە باش من پرسیارێکەکەم ئەو ڕێگایانە چین بۆ ئەوەی کە چینی توێژێک ڕێکخراوێکی خۆی هەیە نوێنەرایەتی ئەکات هەر ڕێکخراو بێت مەزن ئەوەی بیناسازی کە خسرە و دیفاعی لێکە ڕێکخراوی بیناسازی ئەوەشی سندیکای کرێکارانی بیناسازی کەم دیفاعی لەکەم یا سبێنێ ممکنە ڕێکخراوێکی دروستیش بێت هیچ پەیوەندی نەبەوەی کا خسرۆ بێنە پەیوەندی بۆی منیش بێ بڵین چین و توێژێک ئەو وەسیلانە لە چوارچێوەی ئەم سیستەمی کە لە وڵاتایە چین کە بۆی دیفاع لە خۆی کە خۆ پیشاندە با من پێ دەڵێم دروستکردنی لیژان و وشارکردنەوە و خول و گۆڤار و نووسین جارە پێش وشارکردنەوە وانە ئەمە یەک قسەکردن لەسەر کێشە و گیر و گرفتەکان و دەرخستنی وانە یادداشتدان و ئیمزا کۆکردنەوە خطوە بە خطوەڕەوە ئیمزا کۆکردنەوە یادداشتوانە مانگرتنە خۆ پیشاندانە وانە هەموو وسایلانە نییە مقاتعکردنە هەندێک سندیکایە لە ئەوروپا من بیستم وقاتەی انتخاباتی وڵاتەکانیان ڕاگەیاندووە لا ئێمە ئەمە نەکراوە ئێستا سندیکای کرێکاران بێزگە لە سندیکای بیناسازی من هەندێک شت ئەڵێم وەکو شتی ویژدانی وەکو شتی واقعی کە بینیمە لە کۆی سیستەمەکە ئەوەی کە خسرە و ڕخنەی لێ هەیەی کە کۆنگرە نەبەسراوە من لەوا متەفیقم لەگەڵی کە ئەم سندیکای کرێکارە بەرەیەی لە سەرەتای 91 دروست بوو 92 دروست بوو بۆ پڕکردنەوەی فراغی ئەوەی کە کرێکاران نوێنەرایەتیان هەبێ ئەگەر بوو ئەو دەمەشتێکی باش بوو بێت بەڕێی من بە بڕای من لێ ئێستاە خزمەتێکی تەواو ئەوەی کە کرێکاران ئەیانەوێ ئەوەی کە بزوتنەوەی کرێکاری و سندیکایی ئێوێ ناتوانێت بیکات بەڵام مساعدەکە بە قسەکەم کاک عوسمان عوسمان ئەزان تۆ ئەسلی پرسیارەکەی من ئەمەیە یعنی ئێوە دوای 20 ساڵ لە خەباتی کرێکاری دوای 20 ساڵ ئەم سندیکای ئەمەی نەکردبێ ئیتر کەی ئەیکاوت ئەخر ئەو مقدمەی من ئەمە پێڵم هەموو ئەم وسایلانە وەکو پێویست نەبووە لە ئیشکردنە بەڵام من خۆم لە سندیکای کرێکارانی چیمەنتۆی سەرچنار کە کاتی وتیان کارگە داخرێ گەورەترین مزاهرەمان کرد بە قیادەی لقی سلێمانی و مزاهرەیەکی ترمان کرد لە یەکی ئاری 3 ساڵەمە پێش بوو سندیکای کرێکاران لقی سلێمانی کردمان ئەمە خۆپیشاندان دوێنێ ناپێرێ لقی دووهۆکی سندیکای کرێکاران خۆپیشاندانی کردووە باشە خۆ ڕێکخراوی بیناسازی شەر خۆپیشاندانی کردو ڕێکخراوەکەی بیناسازی منی شەر خۆپیشاندانی کردووە یعنی ڕەنگە ئەتوانم بڵێم ڕخنەیەک لەسەر سندیکای کرێکارانی کوردستان بە گشتی هەبێ کە ئەتوانێت فشاری زیاتر فشاری زیاتر خۆپیشاندانی زیاتر بەڵام ئایا و پێویست بووە ئەو خۆپیشاندانانەی کە سندیکەکانی کرێکاران کردوانە فشارێکە بای ئەوەندەی تێدایە فشار بۆ خواستەکان ئەم سندیکایانە نەجوابی ئەوەی تۆ نەجوابی منیش مەسەلەکە تۆ نەگەشتۆتە ئەو ئاستا کە وەڵام بە داخوازی خەڵک بدرێتەوە ئەمە ئەسڵەکە ئەوە نیە مەسەلەکە ئەوەیە کە سندیکایەک لە مەیدانایە کە درێژکراوی سندیکەکانی حکوومەتی بەعسە لە کوردستانە
ئەوان مەسەن سەدام حسێن هات ئەوانەی بە قانون دروست کرد ئەمەش ئەوەیە بەڵام فەرقەکە ئەوەیە کە لێرە لەبەروی کە دەسەڵات لە کوردستان یەکجێ نەبوو ئەحزابی تر هەبوو بەری کوردستانی بوو ئەمانەی تەسلیم کرد ئێوە حەقتان نییە بە نوێنەرایەتی کرێکارەوە بێن سندیکا دروستکەن وە سندیکاکیشکەوا دروست بێ معلومە ئەو پرسیاری کە تۆڵی لە 20 ساڵە هیچی پێ ناکرێت ئەوەندە دێتە مەدان کە دڵی نوێنەرایەتی دڵی دەسەڵات کە پەیوەندی کار و سەرمایە لەسەر ئەساسی چەسانەوەی هێزی کاری هەرزانی کوردستان ڕاگرێ مەسەن لە 20 ساڵی ڕابردووە ئەم سندیکایانە سیستەمی سندیکایی لە کوردستانە سیستەمێکە ناتوانانی پێی بڵی سندیکا پاشان مەسەن بۆ نمونە لە تاسڵجە معمەلێکی سەنعەتی وایە بۆ ئەبێ سندیکا دروست بێ بۆچی نابێت نوعێکی تری ڕێکخراو دروست بێ بۆ نابێت شورا دروست بێ بۆ نابێ نوێنەرایەتی کرێکاری لەوێ هەڵبژێرە بۆ ئەبێ هەر سندیکا بێت لەبەرەوەی تۆ ئەتوێ بیخێتە نێو هەمان چوارچێ و بەرنامەوە کە پێشتر بڕاوەتەوانێ لە قازانجی دەسەڵات خاوەنکار کۆمپانیەکان بکە ئەگەر کاگومێ مەجال ئەزانکی خۆی سندیکا لە هەموو دنیاە لەسەر پەیوەندی کار و سەرمایە و هاوسەنگی لە فرۆشی هێزی کارایە سندیکایە کە دەوڵەتی بێ هەمیشە بە قازانجی دەسەڵات و خاوەن کۆمپانیا و سەرمایهدارانە و کاراکە ئەگەر سندیکایەک بێ نوێنەرایەتی کرێکارکە بێ ئەتراسکە بۆ سیستەمە ئەبێ ئەتراسکە بە قانونی بە ڕەوشی کرێکاری بەوەی کە یاسای کار نییە بەوەی کە ساڵ بە ساڵ لەگەڵ چوونەسەرەوەی سەرمایە و داهات و قازانجا ئەبێ دەرامەتی کرێکاریش لە ئاستی کرێە لە زەمانەتە کۆمەڵایەتەکانیانە لە دەستڕاگەیشتنی بە ڕەفاه و خۆشبەختی ئەو کۆمەلگایە بێ بەرز بێتەوە بەڵام ئەوەی کە ئەم سندیکایە ناتوانێت بکە یعنی ئەو چوارچووی کە لە حیزبی بەعسەوە ماوەتەوانێ ئەوەی قبوڵە من پاشە من یەک قسەی تریش بکەم سندیکا مەکتەبی کۆمەڵایەتی نییە یەک پرسیار بە کورتی وەڵام بیتەوە پێوانی ئەم قسانەی تۆ گشتگیریەکی گەورەی پێوە دیارە کاک عوسمان کۆمەڵێک نمونەی لە کاری سندیکاکەی خۆی هێنایەوە بۆ نمونە بەرزکردنەوەی کرێی کار لە هەندێک کارگەی دیاریکراوە ئەمە بۆ بەرزکردنەوەی ئاستی مەعیشەت و گوزەرانی چینی کرێکار نیە ئەگەر ئەم نموزجا لە چوارچێوەیەکی بچووکی شاتەماشا بکەین دەستکەوتێکی گرنگ نییە بۆ خەباتی کرێکار و سندیکایی زین چۆنە من قسەکەم ئەوەیە من ئەوەژتم دیفاع لە هەر هەوڵێکەکەم کە لە قازانجی کرێکارە بەڵام باسەکە ئەوە نییە کە سندیکایەک لە نێو سیستەمێکە تۆ بینیە باشیکەیت و باشی خەیتە خزمەتی کرێکارەوە چونکە خودی سیستەمەکە خۆی قابلی چاکسازی نییە خۆی ئەو سیستەمە نوێنەرایەتی کرێکاری ناکە خۆی ئەو سیستەمە لە چوارچەوەی هەوڵ و خەباتی کرێکارە دروست نەبووە ناتوانانی بیگۆڕیبەوە من قسەکەم من پرسیارم لە عوسمان کرد ئایا سندیکای و سەربەخۆی ئەگەر سەربەخۆی من قسەیەکم نییە پێم خۆشەکە ئەو ڕێکخراوێکی هەبێ نوێنەرایەتی کرێکاری تیابێ و کرێکاران خۆیان دەستیان بۆ بردبێت لە نەتیجەی خەباتی ڕۆژانی خۆیانەوەی کە کەسێک بنێری بۆیان دروست زۆر سپاس ئەو سندیکای ئێوە بەردەوام تاکی لەواکاتەوە کە سندیکاکی دروستکرا و لە دەرەوەچینی کرێکارە بەسەر کرێکاران سەپێنراوە کاگومێت تۆش ناتوانێت بڵێ نەخێوانیە من نەخێوانیە سەربەخۆی بە سەربەخۆنی ئاخێر بڵی سەربەخۆی شتێکە و بڵی سەرکوتە و ئەوە سەباوە دوشتی جیازە من پێ دەڵم سندیکای کرێکارانی بیناسازی بەپێی ئەو یاسا و ڕێسایانی کە ئێستا هەیە کرێکارانی چیمەنتۆ معمەلی چیمەنتۆ گرێتەوە کرێکارانی گەچەگرێتەوە کرێکارانی کارگە بچووکەکانی بلۆک و ئەوە ناگرێتەوە لەگەڵ کرێکارانی متەفەریقەی بیناسازی لە هەر هەمویانە تەحەداکەم لە کرێکارانی بیناسازی ئەوەی بارەگاکەیان لە بەردەکی سەرایە 506 کرێکار ئامادە بۆ کە ئینتیخاباتمان کردووە نوێنەری خۆیان هەڵبژات و هەمووی کرێکارە لە معمەلی ماس نوێنەری خۆیان هەڵبژاتی 500 کرێکار نییە کاکەجان لەم کوردستانە زیاتر لە 700,000 کرێکاری بیناسازی هەیە یعنی چی تۆری لە کرێکاری چیمەنتۆ و تاس و جەم تێکەڵاو لەگەڵ کرێکاری بلۆک و ڕۆژکاراکەی با بەوانە کارگەن لە کارگای جارێ باسی سندیکا بووی ناخوا باسی سندیکا یان تۆ هەر ئەم سنەتە هەیە سندیکایش سیاستە سندیکا سیاستە تۆ کۆرپەی باوەشی سنەتی کۆرپەی باوەشایەتی خۆی سنەتێکی سندیکایی کە یەکێتی و پارتی دروستی کردووە دەوێنی ڕادیکاڵێکی تۆ ئینسانیکی تۆ ئەمە ناکرێت ئەمە خۆشخەیاڵێکە حتا ناتوانانی بڵیت سەربەخۆیە بە دلیلی ئێزانی ئەگە تۆ بڵیت سەربەخۆی ئەبێت لە هەموو ئەو ئیمکاناتانەی کە سندیکای گشتی لە دەسەڵاتی وەرەگرێت لە ئەندامەکانی وەرگێت تۆ بێبەریە تۆ لەمە ناتوانانی سندیکای کرێکارانی بیناسازی بەشێکە لە سندیکەکانی کرێکارانی کوردستان بەڵام بەپێی میکانیزمی کارکردنی لە ئینتیخابات و نوێنەرایەتی هەڵبژاردن لە کارگەکان و شوێنەکانە سەربەخۆ ئازادە مساعدەکە خەتە تۆ مساعدەکە تۆ ئازادیت کە کرێکارانی معمەلی چیمەنتۆی ماس
تاسڵوجا بازیان چوین انتخاباتمان کردو کرێکاری خۆیانیان هەڵبژاردووە من ڕێزیان بۆ چوونیانەکە ئەوان نوێنەری خۆیان لە شوێنەکانی خۆیانە بۆ تۆ سەرۆکیەکانیان کرێکارانی بیناسازی پێم بڵێ بۆچی تۆ لە کێوە هاتوویت لە کێوە ئەوان تۆ احترام لە بۆچوونی ئەو کرێکارانە ناگری کە نوێنەری خۆیانیان هەڵگرتووە حسابی بۆ ناکەی من حسابی بۆکەم حسابی بۆکەم هاتووی کە بڕۆی ئەم کرێکارانە بکەیت ئەمە بەنسبەت خاڵەوە ئەو بکات ئەوە بەنسبەت خاڵەوە خەسرە و عوسمانی زیرەکتری شانتیا سەدا کەسی هوشیار و ئەنجا خاڵێکی تری و خاڵێکی تری و سوڕاویان تیا خاڵێکی تری و متفقم لەگەڵی ئەڵێ ئەم سندیکایانە بێ احتراز بگرن بە قانونەکان بەچی متفقم لەگەڵی فعلا بێ سندیکای کرێکاران ئەبێ احترازی بێ احترازمان هەبووە یاداشمان داوە نووسینمان کردووە خۆپشاندانمان کردووە بزادە و سندیکای کە من قیادێکم و سندیکای گشتیش بەڵام ئەوە ئەسلی مەوزوعەکەی بێ وریابین بوتانە وەختە شارتان لێ بۆ کرێکار هاتوۆتە مەیدان کرێکار ڕێکخراوی خۆی دروستکووە فەزا یەکی ئەوانەش بووە مەسەلەی کرێکار هاتوۆتە ناو کۆمەلگا تۆش ناچارە بێ و بکەیت ئەگەر ئەوە نەکەی وەزیفەت چییە لاکەوی کاخستەکەم ئەگەر تۆ جەناب زانیاری نەبێ وەختە تۆ لە سلێماندا لە کوردستان نەبووی کە خۆپشاندانی کارگەی من توی سەرچنارمان کردێرە نەبووی بۆ ئەخلێرە نەبووی زانیاری معلومات علاقی نیە بۆ ئەگەر وابێت تۆ هیچ معلوماتێک لەسەر سەندیکای ئەوروپا تۆ زانیاری بە منەڵی ئەڵێ یەکی ئایارە ڕێکخراو دروست بە منەڵی سیاسی تۆ سیاسی دەوە نازانێت بەڵام خۆ سیاست دەکەیت تۆ نوعێک لە سیاست دەکەیت سیاستی تۆ ئەوەیە کرێکاران سندیکایانە بێڵیتەوە سیاستی تۆ لەم سندیکایانە بێڵیتەوە تەسلیم بێ بە قانونکار و بە مەسەر شوێنەی پاش 20 ساڵی تر کرێکار هەزاران کرێکار لە تاوەڕەکان بخوێتە خوارەوە کرێکار داڕزێ لە ژێر ئیشە تەمەنی کورد بێتەوانێ هەموو ئەمانە کورد بێتەوە تاوی کە ئەم سندیکایانە بتوانێت کێشەی بینی کرێکار و سندیکا کە لەگەڵ لە ئەسڵی کێشەکەی لەگەڵ حکومت و خاوەنکارایە ئەیگۆڕی بۆ کێشەی بینی دوو گروپ و سندیکای ئەمە خەڵەتە ئەم سندیکای ئەم سندیکای کە هەڵوشانەوەی بکە اعتراف بەخاباتانە ناکەی ئەم سندیکای نوێنەری ئەو نییە لە ئەسڵا 20 ساڵەدا سەپاوە بەسەر کرێکار وهاتوۆتە مەیدان خەریکی شاوانەکانت بۆکەم کە بێڵژادن کرێکارەڵی بژاردووە هەمووی بە ئیمزا ژمارە تەلەفۆن کاتی بەرنامەکەمە کاتی بەرنامەکەمان تاوا من ڕێزی لێگرم بەڵام تۆ تەوێم سندیکا شەرعیتی بێتێ من ڕێزی لێگرم مساعدەکە فەرمووچی بۆ کرێکارانی تاوەڕەکان چی وتووە من شەریعەت نایم بە کرێکار خۆی شەریعەت بەخۆیە چی وتووە ئەتە کاری ڕێکخراوبوونی کاری ڕێکخراوبوونی کرێکاران ئەڵێدانەیەکەی لێپرسینەوە ئێمەشەرەمەشتمان وتووە ئەوەی کە ڕووداوەکە ڕوایە ڕووداوەکەڵاشم لە محکەمە کاتی بەرنامەکە تاوا بوو دو قسەی خۆت کاک عوسمان دو قسەی خۆت بارمەتی خۆت دو جملەی خۆت خلافەکە لە چیایە ئەسڵی خلافەکە لەوایە کە ئایا ئێمە ئەسڵەن ئەمانەیە بزانین ئەم کێشەی کە لارێمی کوردستان هەیە قانون نیە کێشەی کرێکاری ئەمە هەیە کێشەی ئەسلی بینی کرێکار و سندیکاکانە لەگەڵ دەوڵەت و خاوەنکار یا بینی دووسێ گروپ و اتجاهات و بیر و بۆچوونە بە تەسەووری من زەحکردنەوەی ئەو خلافاتانە من پێم وایە خلافات لە بینیم سندیکایی ئێمە و لەگەڵ شێوازی ئەم سندیکایی کە دروست بووە هەیە حقیقەتیشە مساعدەکە حقیقەتیش تەبیعیشە بێ ڕێزی لێ بدێ بەڵام ئەمە نابێتە کێشەی ئەمە بکرێتە کێشەی ئەسلی زەرە لە چینی کرێکار و تەبەقەکەی و خەباتەکەی ئەو بۆچوونی جەناب سندیکاکە ناڵم ئەم بۆچوونی جەناب کە شوشێک خاتە بینی ئەوانەوە بەڕای من کێشەی ئەسلی کرێکارانی کوردستان هەم لەگەڵ دەسەڵاتە هەم لەگەڵ پێکاتوە سندیکایەکەشایەتی کرێکار ئەگەر بێ ئازاد بێ ئەم سندیکایانە هەڵوەشێنێتەوەوانە ئەبێ داوا بکە خۆی بەسەربەخۆ لە خەباتی ڕۆژانەی خۆیان نوێنەرانی واقعی خۆیان هەڵبژێرن نەک نوێنەران ببرێ و بۆیان ئەگەر کرێکار بەڵە بینرانێ بەرەس خۆشەویستانەوەی کە گوێتان لە بگفتووە ڕۆژی هەرێمی کوردستان ڕۆژی کرێکایی لە هەرێمی کوردستان بە میوانداری هەرێک لە بەڕێزان خەسرە و سایە ئەندای مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و عوسمان حەمەد سەرۆکی سندیکای کرێکەکانی بیناسازی بە ئومێدی ئەوەی بەرنامەیەک بوو بێ جێگەی سەرنجی ئەوە بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سوپاس کاک عوسمان زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس